بڕینەوەی دەیان داری سروشتی لە گوندی ناوگردانی سنووری قەزای سێ سادق نیگەرانی هاوڵاتیان و چالاکوانانی بواری ژینگەی لێکەوتەوە. ئەوان دەڵێن گۆڕانکاریەکانی کەشوهەوا گەیشتووەتە قۆناغێکی مەترسیدار و زەوی پێویستی زیاتری بە سەوزکردن هەیە نەک لە ناوبردنی ژینگەکە و بڕینەوەی دارە سروشتیەکانی. ئاماژەش بەوە دەکەن هاوڵاتیان نەبوونی نەوتی سپی نەکەنە بیانوویەک بۆ بڕینەوەی دارستانەکان و حکوومەتیش بە دابەش نەکردنی نەوتی سپی ئەو بەهانەیە نەداتە دەست هاوڵاتیان. وەڵای شتێکی باش نییە دار ببڕی خۆی ڕۆژانە ئێمە خەریکین دارە ڕوێنین دار سەوزەکەین خۆی کوردستانی خۆمان بە سەوزایی و جوانە ژینگە بە سەوزایی و جوانە ئینسان لە نەخۆشی دوورەکەوێتەوە گوناحە دار ببڕیت ئینسان هەوڵ باش ژینگە سەوزکانە ژینگە لە ناوبات حکوومەت ئەگەر نەوت و سوتەمەنی بە هاوڵاتیان ئەو خەڵکیشە پەنا نابێتە داربڕی نوشتیوە دار سەوز بێ گوناحە گوناحبا لە ڕووی شەرع لە ڕووی ئینسانیەت و ژینگە لە لێواری مەرگایە بە بۆنی وشکە ساڵیوە گرفتی سەرەکی ئێمە ئەوەیەکەوە هاوڵاتیان بەداخەوە هەست بە بەرپرسیارەتی ناکەن گرنگی نادەن بە ژینگە نەمام ئەبڕنەوە بە بێپرس و لە شوێنەکەی نەمام ناڕوێنن جا لەوەرەوە داواکارم لە هەموو هاوڵاتیان بە گشتی گرنگی بە ژینگە بن چونکە ژینگەی تەندروستنەوەی تەندروست پێەکەێنێ. بە پێی ڕاگەیەنراوێکی بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگەی پارێزگای سلێمانی دوو هاوڵاتی بە تۆمەتی بڕینەوەی دارەکانی گوندی ناوگردان دەستگیر کراون و تەبێژی پۆلیسی دارستان سزای ئەو کەسانە ئاشکرا دەکات کە پەنا بۆ بڕینەوەی داری سروشتی دەبن. دادوەرە بەڕێزەکان بۆیان هەیە لە 24 کاتژمێرە و تاوەکو 5 ساڵ بەندیان بکەن و غەرامی مادیەکەش بە هەمان شێوە ئەتوانن لە 25,000ەوە تاوەکو ئەگاتە 200 میلیۆن غەرامیان بکەن ئەوە کەوتە ئەستۆی دادوەرە بەڕێزەکان. بۆیە من داواکارم لەسەر جەمە وڵاتیانی خۆشەویست ئەو دارانی کە لە سروشتەکە ئەیبینن ئەم دارە مڵکی تاکە کەس نییە ئەمە مڵکی گشتیە لە پێناوی بەرژەوەندی خۆیان بۆ کڕن و فرۆشن یاخود بۆ خۆگەرمەوەکردن ئەمە عوزرێک نییە من لە پێناوی خۆگەرمەوەکردن بێم داری دارستانەکان ببڕم. لە ماوەی 8 مانگی ڕابردوو تەنها لە سنووری پارێزگای سلێمانی 48 هاوڵاتی لەسەر بڕینەوەی داری سروشتی دەستگیر کراون و ڕووبەڕووی سزا کراونەتەوە. سەلاح جەمیل، کورسات نیوز، سێ سادق.